نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولە، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. ئەمنیەت لە کاتی هیجرەتدا. لە دەمی هیجرەتدا و لەو ساتە وەختانەدا کە کافرەت دڵپڕ لە قینەکان بە مەبەستی کوشتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چواردەوری خانوەکەیان تەنی بوو. ئەم ئایەتەی خوێن: وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا. بەردەم و لە پشتیشیانەوە بربەستماندانە و مشتێک خۆڵی وەشان بەسەریاندا بێ هیچ شڵەژانێک بەنێویاندا ڕەت بوو. بەڵێ هەروەک دەبینین حەزرەتی محەممەد تا ئەو ڕادەیە چاونەترس و بێپەروا بوو. دواتر ڕێگەکەی بە ئەشکەوتی ثەوردا گوزەری دەکرد. ثەور لە لووتکەیەکدا بوو کە تەنانەت گەنجەکانیش بە زەحمەت پیایدا سەردەکەوتن، بەڵام وا ئەو سەروەرە لە تەمەنی 53 ساڵیدا بەو لووتکەیەدا سەردەکەوێت. جاخۆتا ئەو کاتە ژیانی پڕ بوو لە تابلۆی ئازار و ناخۆشی. ئەمەش دواهەمینێکیان بوو. ئێستاش بەدەم ئەو بانکێشتەوە دەچوو کەوا ئەو ئەشکەوتە بەختەوەرە بە زمانی تایبەتی خۆی ئاراستەی ئەو نازدارەی کردبوو. ئیدی ثەور بە میوانداریکردنی چەند ڕۆژەی ئازیز شەرەفمەندیەکی مەزەندە نەکراوی بەدەست دەهێنا. لەو نێوەندەشتا مشریکەکانی مەککە لە بەردەرگای ئەشکەوتەکەدا دەهاتن و دەچوون. تەنها مەترێک لە نێوانیاندا هەبوو یان نەبوو. یاری وەفاداری ئەشکەوت سیدیقی ئەکبەر ڕەزای خوای لێبێ لە تاو هەستیاری و ترسناشی ڕووداوەکە تووشی دڵەڕاوچێ و شڵەژان بوو. آخر ئەو وای بیردەکردەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەتە لەلای، بۆیە لە خەم و پەرۆشی ئەودا بوو کە ئەی ئەگەر خوا نەخواستە بەر لەوەی ئەو ئەمانەتە بگەێننە شوێنی خۆی شتێکی لێبێت، بۆیە لە تاوازەر هەڵگەڕا بوو. کەچی خەندەی شیرینی سەرلەوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام تۆسقاڵێکیش چییە کەمی نەکرده بوو. بەردەوام دڵنەوەی هاواڵەکەی دەکرد و لە ڕێژنەی دڵنیایی و ئەمنیەتی خۆی بەسەردا پەخش دەکرد و دەیفەرموو: لا تەخەف ئین الله معنا، خەم مەخۆ، خوای گەورەمان لەگەڵدایە. اینجا ئاوی کەوسەر ئاسای تەوەکولی دەپڕژان بەسەریدا و دەیفەرموو: ما ظنك باثنين الله ثالثهما. ڕاچیە بەرامبەر بە دوو کەس کە سێهەمیان خوای گەورە بێت. ئەمنیەت لە مەیدانی جەنگدا. لە سەرەتای غەزای حونەیندا بەرتەوازەیەک لە ڕیزەکانی سوپای موسڵماناندا سەری هەڵدا. بە جۆرێک وەک بڵێ هاوڵان بەڕاست و چەپدا هەڵدەهاتن و باوەڕیان وابوو کە شکست و دۆڕان چارەنووسی چاوەڕوانکراویانە. ڕێک لەو ساتە وەختەدا بوو کە ڕووداوێکی چاوەڕوان نەکرا و تەوژمی ڕووداوەکانی بەرەو ئاراستەیەکی تر گۆڕی. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سواری ئەسپەکەیەوە کە حەزرەتی عەباس لە هەوڵی ڕاگرتنیدا بوو بەرەو ناوجەرگەی ڕیزەکانی سوپای دوژمن هەڵمەتی برد و هاواری دەکرد. أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب. من نێردراوی پەروەردیگارم، هیچ درۆیەک لەمەدا نییە. من نەوەی عەبدولموتەڵیبم، هیچ درۆیەک لەمەدا نییە. لە سایەی ئەم ئازایەتی و بوێرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موسڵمانان لە ماوەیەکی کەمدا خۆیان کۆکردەوە و ڕیزەکانیان ڕێخستەوە. بەم جۆرە توانیان زاڵ بن بەسەر ئەو چارەنووسە نەخوازراوەدا و هەڵهاتن گۆڕا بە هەڵمەت بردن. تەسلیمیەتی سەرسوڕهێن. لە پاش گەڕانەوەی لە غەزای ذات الڕەقا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژێردارێکدا ئیسراحەتی دەفەرموو. لەو کاتەدا دەشتەچیشی بێباوەڕ بە ناوی غەورەثی کوڕی حاریثەوە ئەم هەلە دەقۆزێتەوە و پڕ دەداتە شمشێرەکەی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵاتی وەسەلام کە بە یەکێک لە لقەکانەوە هەڵی واسی بوو لە گەردنی تون دەکات. اینجا بە گاڵتەجاڕیەوە دەڵێ: ئێستا چیە لە دەست من ڕزگارت دەکات؟ لە بەرامبەر ئەم هەڵوێستە لەرزۆکەدا هەرچی ناوی ترس بێت لە پێغەمبەری خوادا دەرنەکەوت، چونکە متمانەی بە پەروەردیگاری لە چڵەپۆپەی کەماڵدا بوو. بۆیە بێ پەروایانە و بەو پەڕی متمانەوە بە دەنگێکی بەرز هاواری کرد: ئەڵڵا! شریخەی ئەم دەنگە لە ژیانی کابرادا زرنگایەوە و دڵی داخورپان. لە پۆشۆکاویدا شمشێرەکەی لە دەستکەوتە خوارەوە لە شوێنی خۆی داوشک بوو. ئەم جارە پێغەمبەری خوا شمشێرەکەی هەڵگرتەوە و ڕووی کردە کابرا و پێی فەرموو: ئەی ئێستا چێت تۆ لە دەستی من ڕزگار دەکات؟ کابرای دەشتەچی
وەک کەسێک گەشکەی گرتبێت دەلەرزی. لەم نێوەندەشدا یارانی نەبی بە بیستنی دەنجی پێغەمبەری خوا گەیشتە شوێنی ڕووداوەکە. ئەوانیش تووشی سەرسوورمان هاتبوون. کاتێکیش درێژەی ڕووداوەکەیان بیست، متمانە و تەوەکولیان بە خودای گەورە ئەوەندەی تر زیادی کرد. غەورەتیش بە بینینی ئەم مامەڵە پڕ ئەمن و ئەمانەتە پەیمانی ئەمینی بە ئالامین دەدات و دەڕوات بەڕێی خۆیەوە. بیرمەندی ناوداری ڕۆژئاوایی بێرناتشۆ لەم بارەیەوە دەڵێ حەزرەتی موحەممەد مرۆڤێکە چەندەها تایبەتمەندی مەزن و ناوازەی هەیە کە ژیری ئادەمیزاد لە ئاستیدا دۆشدا دەمێنێت. مەحاڵە کە بە تەواوی مانە دەرچی ئەو کەسایەتیە نازدارە بکەیت. بە تایبەتی ئەو لایەنەی کە تێگەیشتنی ئەستەما متمانە و تەوەکولە ڕەهاکەیەتی بە پەروەردیگاری شۆ ڕاستی دەوت. بە شێوەیە گاوێتەی تەسلیمیەت و تەوەکول بوو کە نە هەڵسەنگاندنی لە تواناماندایە نە پێوانەکردنیشی بۆ ئێمەی ئادەمی مەیسەر دەبێت. پایە و قەدر و بەهاشی لە لای خوای گەورە هێندەی متمانە و تەوەکولەکەی بوو. هەر بۆیە لە شوێنی خۆیدا لەبەر حورمەتی خواست و پاڕانەوەی ئەو شەوگارە دەیجوودیەکان دەبوونە ڕۆژگار، تاریکیەکانیش دەگۆڕان بۆ نور. هەر ئەوەندەی ئەو بیویستایە خەڵوزەکان دەبوون بە ئەڵماس و مڵشی سوڵتانەکانیش دەبەخشرا بە گەداکان. دەمەوێت بەو بۆنەیەوە ڕووداوێکتان عرض بکەم کە جێڕانەوەکەی دەدرێتە پاڵ ئیمامی حەسەنی بەسری. پێم وایە ئەو ڕووداوە لە گۆشەی تیشە خستنە سەر گرنگی وابەستەبوون بە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵاتی وەسەلام مای تێڕامانە. دەکرێت لە ڕوانگەی پێوەرەکانی زانستی فەرموودەوە ڕەخنە لە بەسەرهاتەکە بگیرێ، بەڵام هاوشێوەکانی هێندە زۆرن، وەک شتێکی ئاسایی دێهاتوە، هیچ گرفتێکیش لە جێڕانەوەیدا نابینە. پوختەی بەسەرهاتەکە ئەمەیە. گەنجێکی خەڵکی بەسرە لەگەڵ باوکە بە ساڵاچوەکەیدا نیەتی حەز دێنن. لە ڕێگەدا باوکە کۆچی دوایی دەکات، بەڵام چ کۆچکردنێک تەرمی کابران مەسخ دەبێت و شێوەی دەگۆڕێت بۆ مەخلوقێکی ناشرین. ئەم حاڵە دژوارە هێندە کار لە کوڕە بەستە زمانەکە دەکات، لە تاوە تووشی پەشۆکان دێت و دنیای لێدێتەوە یەک. ئاخر ئێستا هاوار بۆچێ بەرێ و ئەم تەرمە سامناکە پیشانی چێ بدات. لەم کاتەدا کە گەنجە بێچارەکە لە ناو ئەم خەم و خەفەتەدا دەتلێتەوە، لەپڕ خەوێکی قوڕس زۆری بۆ دێنێت. کاتێک لە حاڵەتی نێوان خەو و بێداریدا دەبێت، دەبینێت کەوا دەرگای چادرەکە دەکرێتەوە و کەسێکی نورسیما خۆی دەکات بە ژووردا و لە پەناسەری تەرمەکەدا دەوەستێت. اینجا دەست دەهێنێت بە تەواوی تەرمەکەدا و دەستیشی بە هەر شوێنێک بکەوتایە یەکسەر دەگەڕایەوە بۆ باری پێشووی تا لە کۆتاییدا تەرمەکە بەجارێ بوو بە مرۆڤێکی نورانی درەوشاوە. سەرسامی سەر تاپای گەنجەکەی داگرت بوو. ڕێک لەو کاتەدا کە زاتە نەناسراوەکەت دەیویست بچێتە دەرەوە، گەنجەکە بەری پێدەگرێت و لی دەپرسێت بۆ خاتری خوا پێم بڵێ تۆ چیت؟ ئەو زاتەش لە وەڵامدا پێی دەڵێت بۆ نەتناسیمەوە، من پێغەمبەری خوام. هەر کە گەنجەکە ئەمە دەبیستێت لە خۆشیاندا خەریکە باڵ بگرێت. ئەی پێغەمبەری خوا، چی ڕوویدا؟ بۆچی شێوەی باوکم گۆڕا؟ پێغەمبەری خوا وەڵامی دەداتەوە و دەفەرمێ باوکت بە درێژایی ژیانی بەردەوام مەی دەخواردەوە. هۆکاری مەسەغ بوونەوەکەشی هەر ئەمە بوو. گەنجەکە خۆی پێناگیرێت و دەڵێ دایک و باوکم بە قوربانت بن. ئەی هۆکاری تەشریفێنانی ئێوە چی بوو؟ پێغەمبەری خوا لە وەڵامدا دەفەرموێ هەر کاتێک ناوم ببرایە باوکت سەڵاواتی لەسەر دەدام. جا هەر وەک بینیتە تەنانەت ئەو تۆزە پەیوەندی ئەو کابرایەش بێ بەرامبەر نامێنێتەوە. لە محتاجترین کاتدا دەگاتە هانای و بە شەفاعەتی خۆی لە ئامێزی دەگرێت و بە ئیزنی خوا ڕوحیانەتەکەی لەوێ ئامادە دەبێت. پێغەمبەری خوا لە نێو تەواوی گرۆی ئادەمیزاددا تاکە کەسە کە زۆرترین متمانەی پێ بکرێت و پشتی پێ ببەسترێ. هەر بۆیە دەبێت ئومەتەکەی شیشایانی هەمان متمانە بێت. لەم سۆنگەیەوە قورئانی پیرۆز دەفەرمێت إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا. بەڕاستی پەروەردیگار فەرمانتان پێدەدا کە هەموو ئەمانەت و ڕاستپاردەکانتان بە کەسانی شایستە بسپێرن. هەر کاتێکیش لە نێوان مرۆڤەکاندا داوەریتان کرد دادپەروەرانە بڕیار بدەن. پەروەردیگار چەندە ئامۆژگاری جوان و بەجێتان دەکات. بێگومان خودای گەورە بیسەری هەموو شتێکە و بە هەموو شتێکیش بینایە. سەرچاوەکانی تەفسیر هۆکاری دابەزینی ئەم ئاەتەمان بەم شێوەیەی خوارەوە بۆ باز دەکەن. کاتێک فەتحی مەککە کرا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کلیلەکانی کەعبەی لە عوسمانی کوڕی تەڵحا کە زۆر نەبوو موسڵمان ببوو وەرگرت و بەدەستی مبارەکی خۆی کەعبەی کردەوە. لەو کاتەشدا حەزرەتی عەباس هات و داوای کلیلەکانی کرد. لەوانەیە عوسمانی کوڕی تەڵحا شایستەتر بوو بێ بەو ئەمانەتە و
لە هەمان کاتیشدا بەم هەڵوێستەی دڵی بەڕووی ئیسلامدا نەرمتر ببووایە. جاقۆ هەرواش بوو. بەڵێ بە نازڵبوونی ئەم ئاەتە کلیلەکانی کەعبە دووبارە درایەوە بە عوسمانی کوڕی تەڵحە، بەڵام حکمی ئاەتەکە گشتیە، واتە حکم و بنەماکانی ئاەتەکە لە هەموو کات و شوێنێکدا بەکارن. ئەوە تا پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام لە شوێنێکی تردا نەمانی ئەمانەت بە یەکێک لە نیشانەکانی قیامەت ناو دەبات و دەفەرموێ هەر کات ئەمانەت زایی کرا ئەوە چاوەڕوانی قیامەت بە. ئەسحاب دەپرسن ئەی پێغەمبەری خوا ئەمانەت چۆن زایی دەبێ؟ ئەویش دەوەڵامدا دەفەرموێ ئەگەر کاروبار سپێررا بە کەسی نەشیا و ئەوە چاوەڕوانی قیامەت بێ. بەڵێ ئەمانەت زۆر گرنگە، سپاردنی کاروباریش بە کەسانی شیا و خودی ئەمانەتە و لە هەمان کاتیشدا یەکێکە لە کۆڵەکەکانی ڕاگیرکردنی هاوسەنگی لە جیهاندا. نەمانی ئەمانەت و پشێوی لە ڕێسا و هاوسەنگی گشتیدا دوو ڕووی جیاوازن بۆ هەمان حەقیقەت. دنیایەکی لەو جۆرەش بوون و نەبوونی یەکسانە. لە فەرمایشتێکی شیرینی تردا بەم جۆرە تیشک دەخاتە سەر ئەم لایەنە: كلكم راع وكلكم مسؤول عن رعيته الإمام راع ومسؤول عن رعيته والرجل راع في أهله وهو مسؤول عن رعيته والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها والخادم راع في مال سيده ومسؤول عن رعيته وكلكم راع ومسؤول عن رعيته. هەر یەک لە ئێوە شوانە و بەرپرسیارە لەوەی لە ژێردەستیدایە. سەرۆکی وڵات شوانە و لێپرسراوە لەوانەی لە ژێردەستیدا. هەر پیاوێک شوانی ماڵ و منداڵەکەیەتی و لێیان بەرپرسە. ئافرەت شوانی ماڵی مێردەکەیەتی و بەرپرسە لەو شتانەی لە بازنەی چاودێری ئەودا. خزمەتکار شوانی ماڵی گەورەکەیەتی و لێپرسراوە لەو شتانەی لە بەردەستیدا. هەمووتان شوانن و هەمووشتان بەرپرسن لەو شتەی لە ژێردەستاندایە. ئەو مەبەستەی لەم چوارچێوە فراوانەدا ئاماژەی بۆ کراوە بریتیە لەم دنیایەدا هەر هەمومان ئەمانەتی یەکترین بە جۆرێک کە سەران سەری بوون ئەمانەتی پەروەردیگارە. قورئانی پیرۆزیش لە سەرەتادا ئەمانەتی حەزرەتی جوبریل و پاشانیش ئەمانەتی حەزرەتی سەیدل ئەنامە. حقیقەتەکانی قورئان و داوای نبوەتی حەزرەتی محەممەدیش صلی الله عليه وسلم ئەمانەتی ئومەتە. اینجا دوجار تێگرای ئومەتیش ئەمانەتی خوای باڵادەستە. سەرجەم ئەو پایە و کۆڵەکەی ژیانیان هێناوەتە مەیدان و ژیان بەخشی ژیانی کۆمەلگاکانن. هەر هەمویان بە وێنەی کۆمەڵە بازنەیەکی هاوچەق چوون بەناو یەکدا و تێ هەڵکێشی یەکترن. بچووکترین هەڵە و ناڕێکی لە هەر یەکێک لەم بازنانەدا چەند قات دەبێت و بەو جۆرە دەگوازرێتەوە بۆ بازنەکانی تر. پێم وایە کەسیش گومانی لەم ڕاستیەدا نییە لە حاڵێکدا ئەگەر تاک تووشی هەر لادانێک بوو و شاید لە کاتی خۆیدا چارەسەری پێویستی بەهاناوە نەخرا و فەرامۆش کرا، ئەوە کەس گومانی لەوە نەبێ کە بە ماوەیەکی زۆر کەم ئەو لادانە بچووکە دەگۆڕێت بۆ دەردێکی سامناچیوە کە هەتوانی مەحاڵ بێت. جابۆیە پێویستە هەر بازنەیەک بە باشترین شێوە مافی ئەو ئەمانەتە بدات کە پێی سپێردراوە، تاوەکو دەواازەی هیچ ئەگەرێک بەڕووی هەڵە و لادانەکاندا بەکراوەی نەمێنێتەوە و دارمانە یەک لە دوای یەکەکان نەتوانن زەفەرمان پێبەرن. لەم چوارچێوەیەدا هەر لە دەرگاوانەکەەوە تا دەگاتە سەرۆکی وڵات و دانەدانەی تاکەکانی کۆمەلگا لە بەرامبەر ئەمانەتدا بە ئەرچی سەرشانی خۆیان هەڵسن و لە ئاستی هەستی بەرپرسیارەتیدا بن. ئەوە ئەو کات مرۆڤایەتی ئەوەی لە یوتۆپیاکاندا بەدوایدا دەگەڕێت لەم مەملەکەتی ئەمین نشینانەدا دەیدۆزێتەوە. هەر لە ڕوانگەی ئەم خاڵە جەوهەری ئەمانەتەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ: لا ئیمانە لمن لا ئەمانەتە له. کەسێ ئەمانەتی نەبێ ئیمانیشی نییە. جابۆیە ئەو مرۆڤەی کە ڕەچاوی ئەمانەتی ژێردەستی ناکات و لە ئاست ئەمانەتدا ئەمین نییە هەرگیز بە ئیماندارێکی کامەڵ دانانرێت. واتە لە ڕوویەکەوە ئیمان و ئەمانەت وەک هۆکار و ئەنجاموان بۆ یەکتری. هەروەک چۆن ئەو کەسەی بەرامبەر ئەمانەت هەستیار و پارێزگار نییە نابێتە ئیماندارێکی کامەڵ. بە هەمان شێوە مەحاڵە لە دەرەوەی ئیماندارە کامڵەکاندا ڕێد لە کەسێک بکەوێت کە سیفەتی ئەمانەت پارێزی لە ناخیدا ڕەجیدا کوتابێت. بەڵێ ئەگەر مرۆڤ ئیماندارێکی کامەڵ بوو ئەوە بە دڵنیاییەوە لە ئەمانەتیشدا ئەمین دەبێت. خۆ ئەگەر بە هەر شێوەیەک لە شێوەکان ئەمین نەبوو لە ئەمانەتدا ئەوە مانای وایە کە هێشتا ئیمانەکەی نەگەیشتۆتە پلەی کەماڵ. لە فەرمودەیەکی تریشدا کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسایەتی مرۆڤی ئیماندار دەخاتە پێشچاو بەم جۆرە پێناسەی دەکات: المؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم. ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیە کە خەڵکی لە بەرامبەر سەر و ماڵیدا لێی ئەمین بێت. پێم خۆشە لێرەدا لەبەر پەیوەندی بە باسەکەوە ئاماژە بەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین کە لە باسی سیدقدا بە کورتی هەڵوێستەمان لە ئاستیدا کرد.
ئێوە شەشتم لە خۆتاندا بۆ مسۆگەر بکەن، منیش چوونە بەهەشتان بۆ مسۆگەر دەکەم. یەک، کە قسەتان کرد ڕازگۆ بن. بەڵێ، با ڕەفتار و گوفتارتان ڕێک و ڕاست بێت، هەر وەک بڵێ لەم بابەتەدا تیر ئاسا ڕێک و ڕەوان بن. دوو، کە بەڵێنتاندا بیبەنە سەر، جاخۆ پێچەوانەی ئەمە دووڕوویە و لە بەرگەکانی پێشوودا کەمێک لەسەری وەستاین. سێ، ئەمین و سپاردە پارێز بن، ئاگادار بن ئەگەر لە شوێنێکدا لەبەر ئەوەی کە بە ئەمین و دەستپاک ناسرا بوون ئەمانەتێکیان پێ سپاردن، ئەوانەکەن گومانی باشی ئەو کەسانە بەدرۆ بخەنەوە، تەنانەت هەوڵ بدەن لە قیامەتیشدا بەدرۆی نەخەنەوە. چوار، داوێن پاک و بەعیفەت بن، شەرەف و ناموستان بپارێزن، شەرەف و ناموسی خەڵکیش هەروەکی خۆتان بپارێزن. دواتر لە باسی عیفەتدا بە درێژی باس لەم لایەنە دەکەین. پێنج، چاوتان لە ئاست حەرامدا بپۆشن، بۆ ئەو شتانە مەڕوانن کە هی خۆتان نین، هەروەها چاومە بڕنە ئەو شتانەش کە ڕێگەن نەدراوە سوودیان لێوەربگرن. ڕوانینی حەرام دڵی مرۆڤ دەکاتە کاول و دای دەڕمێنێ، لە فەرمودەیەکی قودسیدا بەم شێوەیە هاتووە: إن النظرة سهم من سهام إبليس مسموم من تركها مخافتي أبدلته إيمانا يجد حلاوته في قلبه. ڕوانینی حەرام تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتان، لە کەوانی ئیرادەتانەوە دەردەچێت و دەچەقێ بە دڵتاندا، یاخود ئەم کەوانە کە تایبەتە بە شەیتان بە دەستی ئیرادەی خۆتانەوەی. هەرچێ لەبەر ئەو ڕێزەی کە بۆ من هەیەتی واز دە و ڕوانینە بێنێ، ئیمانێکی وا دەخەمە دڵیەوە کە پڕ بە دڵی هەست بە چێژەکەی بکات. شەش، دەستان لە حەرام بە دوور بگرن، بە هیچ جۆرێک خراپە بەرامبەر هیچ کەس مەنوێنن. جاهاتنەدی ئەم خاڵانە کە مەرجی بوونە مرۆڤی ئەمین و ئەمان بەخشن، وا لە مرۆڤ دەکا کە بە ئەمینی بژی و ئاخیرەتیشی مسۆگەر بکات. جابۆیە هەر کەس لەسەر ئەم خاڵانە پەیمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدات، ئەویش پەیمانی بەهەشتی پێدەدات. بەڵێ، بەردەوامبوونی ژیانێکی ئارام و پڕدڵنیایی پەیوەستە بە خاوەن بڕیاربوونی مرۆڤە ئەمینەکانەوە. خۆ ئەگەر جیهانی ئیسلامی بێدار ببێتەوە و سەر لە نوێ خۆی بکاتەوە بە خاوەنی ئەو ئەمانەتەی کە ڕاستپاردەی کراوە و نوێنەرایەتی ئەمنیەت و دڵنیایی بکات لەسەر زەویدا، ئەوە ئەو کات دنیا بەو هاوسەنگیە شاد دەبێتەوە کە لە دەستی داوە. بە پێچەوانەشەوە بارودۆخی جەرگبڕی دنیا چۆنە هەروە دەبێت. عاقیفی شاعیر کاتێ وێنای ئەم تابلو تەماویە دەکات دەڵێ: پەردەی حەیا دڕاوە لا براوە، چ بێ ئابڕوویە کە دنیای تەنیوە. ئایا ئەو پەردە تەنکە چەندە ڕوخساری چەپەڵی لەو دی و خۆی حەشارداوە. وەفا نەماوە، حورمەتی عهدیش کە مەپرسە، ئەمانەتیش لەفزی بێمەدلولە. درۆ پڕڕەواج و خیانەت حکم فەرما و هەرچی حەقا ون و مەجهولە. تەزوو بە گیان دادێنێ، یارەب چ گۆڕانێکی سامناک قەوماوە. نە دین ماوە نە ئیمان، دین بووەتە وێرانە و ئیمانیش پارچەیەک خاک و خۆڵە. نوری نەمر